سڵاتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم لە حورریەت دەیلی نیوزی تورکیەوە دەست پێ دەکەن کە بڵاو کراوەتەوە پارتی دیموکراتی گەلان هەدەپە ڕەتی کردەوە گفتوگۆ بکەن لەگەڵ سەرۆکوەزیرانی تورکیا لەبارەی دەستورێکی نوێ تاوەکو ئەو کاتەی کۆتایی دێت بە پێکدادانەکان و قەدەغەکردنی هاتوچۆ لە ناوچەکانی باکووری کوردستان. سورە یاوندەر پەرلەمانتاری هەدەپە ڕایگەیاند ئەگەر سەرۆکوەزیران بەر لەوەی مافە بنەڕەتیەکان بۆ هاوڵاتیان دابین بکات سەردانی ئێمە بکات لە کاتێکدا ڕێگە نادرێت هاوڵاتیان خزم و کەسانی خۆیان بنێژن ئەوە تەنها چایەکمان لەگەڵ بخواتەوە هیچی تر. ئەوەندە ڕایگەیان تەنها لە حاڵەتێکدا کۆبوونەوەمان لەگەڵ سەرۆکوەزیران بەرهەمدار دەبێتن ئەگەر مافە بنەڕەتیەکانی خەڵکی دابین بکرێن. هیوادارم سەرۆکوەزیران ئەم دەرفەتە بکاتە دەرفەتێکی دیموکراسیانە. لە گاردیانی بەریتانی بڵاو کراوەتەوە دیڤید میلیباند وەزیری پێشووی دەرەوەی بریتانیا داوا دەکات هەریەکە لە ئەمریکا و بریتانیا سنوورەکانی خۆیان کراوە بکەن بە ڕووی کۆچبەرە سووریەکاندا. میلیباند کە لە ئێستادا سەرۆکی ڕێکخراوی ئەنجومەنی ڕزگاری نێودوڵەتیە بە گاردیانی ڕاگەیان لە ئێستادا ترسێکی زۆر هەیە لە بەرامبەر ئەوروپا و ئەمریکا. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە سەلامەتی پەنابەران و ئەمریکا بەیەکەوە هەڵیان کردووە و ئەمە شمێژووی سەرکەوتووی ئەمریکا بووە. هەروەها لە یۆرۆنیوز بڵاو کراوەتەوە رووسیا و قەتەر ڕێکەوتن لەسەر کاراکردنی گفتوگۆکانی سووریا. سێرگی لاڤرۆف وەزیری دەرەوەی رووسیا لە مۆسکۆ بە یاوەری وەزیری دەرەوەی قەتەر خالد عەتیە بۆ میدیاکان دوا و باسی لە ڕێکەوتنی هەردوو وڵات کرد لەسەر پێکهێنانی شاندی ئۆپۆزیسیۆنی سووری بۆ کاراکردنی دانوستانەکانیان لەگەڵ ڕژێمی بەشار ئەسەد. وتیشی ئەوەی لەسەری ڕێکەوتن کوڕێک دەداتە دانوستانەکان و کاریگەرتریان دەکاتن. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانی پێشکەشکردن باختەوەڕن.